لە شاری سلێمانی و بە بەشداری 12 پاڵەوانێتی نیشان شكاندنی یانەکانی کوردستان کۆتایی هات. پاڵەوانێتیەکە بۆ هەردوو ئاستی کوڕان و کچان بوو، بۆ هەردوو جۆری تفەنگ و دەمانچە بۆ دووری 10 مەتر. لە پاڵەوانێتیەکەدا یانەکانی کەرکووک بەشدار بوون کە بۆ یەکەم جارە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری شاری کەرکووک بەشداری پاڵەوانێتیەکانی کوردستان دەکەن. یاریزانانی یانەکانی کەرکووکیش باز لە قورسی بەشداریکردنیان دەکەن لە پاڵەوانێتیەکە و گلەی لە لیژنەی ئۆلۆمپی و وەزارەتی وەرزش و لاوان دەکەن. وڵی زۆر قورس بوو بۆ ئێمە بەس یانەکەمان چونکم ئێمە لە کوردستان ململانەیەکی یەکەین لە یەکەم و دووەمەکانین چەند ساڵێکە بەس یانی سۆلاف هەر ویستی بەشدارەکە هەر بەردەوام بێ لە بەرەوەی ئاستی یاریزانەکان دانەبەزێ بەس بەداخەوە بۆ لیژنەی ئۆلۆمپی کوردستان و وەزارەتی وەرزش و لاوان پێشتر ئەکرا پەرە بەم یاریانە زیاتر بدەن بەس لەبەر ئەوەی خۆیان کەمتەرخەم بوون لە یاری تاکەکانە. ئەم یاریە ئەرکی زۆر وا قورسی نییە، هەمووی چەکی خۆی هەیە یانەکان. کچانیش ڕۆڵێکی بەرچاویان هەبوو لە پاڵەوانێتیەکە و لە ڕکابەریکردنی نازناوەکەش دەجەنگان. لە لای خۆشیانەوە یاریزانان باز لە نەبوونی پاڵەوانێتی دەکەن، بە تایبەتی لەسەر ئاستی عێراق کە کاریگەری تەواوی کردوتە سەر بەرەو پێشچوونی ئاستیان. بەعام لە ئاستێکی باشان لەبەرەوەی هەموو یاریزانی کۆنن تازە یاریزانی تازە کەمە بینرە لەم بوارەیە و بەحکمەوەی ساڵێکە بێ بتوڵە نەکراوە ئەمە یەکەم بتوڵەیە و پێکمان هەموو یاریزانێک حەزەکە بەشدار بێت لە یاریەکانی دەرەوەی وڵات و ئاڵای کوردستان دەست بکاتەوە و بۆ یاریزان خۆی ناگەڕێتەوە بەڵام پێویستە پاڵپشتێکی زۆر بەهێزت هەبێت تاکو بتوانی لەو جۆرە پاڵەوانێتانەیە بەشداری بکەیت. جەمال عەبدوڵڵا پاڵەوانی 13 ساڵی ڕابردووی کوردستان باز لە جیاوازی پاڵەوانی یاریەکە دەکات لەسەر ئاسی کوردستان و عێراق کە زۆر ڕەشبینیشە بە یاریەکە. تا ئێستا گرنگی بە هیچ بەیاریزانی پاڵەوان نەدراوە بە تایبەتی لەکردنەوەی بتوڵەکانە بەداخەوە ئێمە هەر ناتوانین بەراورد بکەین لە نێوانی ئێرە و وڵاتانی ئەوروپا لەبەرەوەی ئەوەی ئەلوێ گرنگی بە وەرزشە درێت لێرە هیچ گرنگیی پێ نادێت. لێرە تەقریباً وەرزشی وەکو هەموو کایەکانی کە وەکو بزنس تەماشاکریان وەکو کۆمەڵێک شتی تر تەماشاکرێن بێگومان ناخێت لەبەرەوەی ئێستا بە تایبەتی وەزعی ئیدارەیە هەر بە تایبەتی هەموو کایەکانی تێکدا و کایی وەرزشی بە تایبەتی دوای تەواوبوونی ڕکابەریەکانی پاڵەوانێتیەکە یانی پێشمەرگەی سلێمانی توانی کۆنترۆڵی پاڵەوانێتیەکە بکات و زۆربەی پلەکانی یەکەم بەدەست پێنێت و لە کۆتاییشدا لەلایەن بەرپرسانی یەکێتی نیشان شكاندنی کوردستانەوە جام و مەدالیا بەسەر یاریزانان و یانە بەشداربووەکان دابەشکرا. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.